ئینشاءڵڵا کاک کەمال. من کۆمەڵی دادگەری کوردستانم خاوەن خەرمانی سەروەری داستانم شنەی شەماڵی گەرمیان و جێستانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە قەزای خەلیفانین لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری کوردستان. دیارە لێرە بانگەشەی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێوەچێتن و ئەندامان و کادیرانی ئەنجومەنی خەلیفان کارەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 بەگشتی لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان و سەرجەم ئەنجومەنەکان کادیران و بەرپرسان و ئەندامانی کۆمەڵ بە گوڕوتینەوە کارەکەن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری ئەیانەوێ لیستی کۆمەڵی دادگەری چەندین کورسی بەدەست بهێنێتن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئێمە ئەندامان و کادیرانی کۆمەڵ لەم سنوورە ئەدوێنین لەبارەی بەڕێوەچوونی کارەکانیان و سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لەم ناوچەیە فەرموون بینەرمان بن. بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ بەقاوەڕوو لەو جۆش و خرۆشێ بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ بە دڵسۆزی و بە خەمخۆری و بەرۆش. کارەکانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی سۆران چۆن بەڕێوەچێت؟ بەناوی خۆی بەخشندی میهرەبان هە لە سەرەتای سەهڵانی بانگەشەوە ئێمە لیژنەی تایبەتمان پێکەنا لە تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن کارەکانی خۆی دابش کردەوە بەسەر ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی سنووری مەڵبەندە. سوپاس بۆ خۆی گەورە کارەکانی بڵێ بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەشی باش ڕۆیشتووە. تیمەکان تا ڕادێشی پێویست کاری خۆیان کردووە بە مەیدانی چونە ناو خەڵک لە ناو جەماوەدانە لە ناو بازاردانە. ئەو ئەرکانی کە بێم سپێدرا بوون لە لیژنەی باڵا بۆمان هاتبوون. سوپاس بۆ خۆی گەورە بە ڕێک و پێچی ئەدامان کردوون. ماستا گوڕوتینێکی زۆر لە ئەندامانی کۆمەڵی دادگەری ئەبینین بەگشتی و لە سنووری مەڵبەندی سۆران بە تایبەتی. ئەم گوڕوتینە لە چیەوە سەری گرتووە؟ چۆنە ئاوا بە گوڕوتین کار؟ طبعاً ئەندامانی کۆمەڵ باوەڕی تەواویان هەیە بە مەسەلەی هەڵبژاردن کە دەزانن پرۆسەیەکی سازازنووسە زۆر گرینگە و ئەندامانی کۆمەڵ ئەم کارەی بانگەشەی هەڵبژاردن وەکو بەشێک لە عیبادەتی ئەگەن بە ئەرشی سەرشانی خۆیان زانیوە بە دڵسۆزن لە کارەکانیاندا. بۆیە ئەم شتە وای کردووە کە ئەندامان بە گڕوتینەوە بە شەو نخوونیەوە مادون ناسانە شەو ڕۆژ تیمەکانیان ئیشەکەن کارەکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە سەردانی مەیدانیەوە بە تەلەفۆنەوە بە هەڵواسینی پۆستەراتی لە کاندیدانەوە لیستەوە. سوپاس بۆ خی گەورە شەو ڕۆژ خەریکن بەردەوا من وەلێشی بێتاقەت نابە گوتم کە دەبینین خەڵکانێک کەن لە سەریانی بنەمایەکی پووز شەو ڕۆژ ماندوون شەو نخۆنیەکەن دەبێت ئێمە ئەولاترین ئێمە گڕوتیندا زیاتر بیتن وە شەو نخۆنی زیاتر بکەین چکە ئەوە بە ئەرکێشی گرنگ ئەیزانین لە کاری ئیسلامیدا و وەکو عیبادەت سەیر ئەەکەین چۆکە سەرخستنی لیستی مسلمانان ئەرکێش سەرشانی مسلمانانە ئەبێت مسلمان هەمیشە گەرم و گوڕ بیت بەتین بێت نابێت دەستە و سام بێت دەبێت شەو نخۆنی بکات تا ئەو لیستێ سەر ئەکەوێتن. ئێوە کە لە نێو خەڵکدان و سەردانی خەڵکەکەن چاوەڕێی چتان لە خەڵکی ناوچەکە بەگشتی وەرەمی کوردستان هەیە و داواکاریستان لە جەماوەری ناڕازی لە هەرێمی کوردستان؟ وەڵاهی من لێرەوە بە خەڵک ئەڵێم بە جەماوەری هەرێمی کوردستان ئەڵێم بەو خەڵک سۆز ئەڵێم کە خەمخۆری ئەو دینەن خەمخۆری فەقیر و هەژارن ئەوە لیستی کۆمەڵ لە ئارادایە کە دەنجی پێ بدەن متمانە پێ بدەن. لە 30 ساڵی ڕابردوو بۆمان دەرکەوت هەردوو حیزبی علمانی فەشەلەن هینەیە لە ڕووی دیموکراسیەت لە ڕووی ئابووری لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی لە ڕووی ئەخلاق لە ڕووی دین لە هەموو ڕوویەک حیزبی علمانی فەشەلی هینەیە. خەڵک ئەبێ ئەو زارەت چاوکراوە بێت ئەبێت چاوساغ بێت ئەبێ ڕاستی یعنی بەرپەی خۆی ببینی بەرەوەی هەنگاو بنێت یعنی 33 ساڵە درۆ لەگەڵ خەڵک ئەکەن کاتی ئەوە هاتی خەڵک ینی هەڵوێستی خۆی دەرببڕێت بە جوانی بە ڕاشکاوانە بەبێت ترس و گۆڕانکاری بکات هەرچنە بێ ئەو موچەی ئەو داهاتی کە خوراوە کە هیچ ماڵێک نییە کە قوتی نەدزرابێت کە ژێوی ژین دەستکاری نەکرابێت هەمووش باش ئەزانن کە حکومەتی هەرێم لە ڕابردوو چۆن مامەڵەیەک هاوڵاتیان کردووە حتا لەگەڵ داکێتیم فەقیر
کەم دەرامەت حتا دەستکاری پارەی خەسەخانەی هیوایان کرد نەخۆشخانەی هیوایان کرد کە دەستکاری سندوقی خانەنشینیان کرد ئەوانە لە هیچ شتێک ناگەڕێنەوە کاتی ئەو هاتێک کە خەڵک یعنی بەڕاستی لەو خەوە غەفڵەتە ڕاپەڕێت بە خەبەر بێت بە ئاگا بێت هەتاکەی فێڵی لێ بکرێت ئێستا کاتیەوەیە کە خەڵک هەڵوێستی بوێرانەی دەرببڕێت کە دەنگ بە حیزبی سەرڕاست دڵسۆز کە لە هەرێمی کوردستان کە هەنە ئەو کۆمەڵە ئەوە یەکگرتووە کە ئەم دوو حیزبانە ڕازگۆ بوون لەگەڵ خەڵکدا ئەبێت بەڕاستی خەڵک ئەو جارە خۆی یەکلاکاتەوە دەنجی خۆی نەفەوتینیت و نوێنەری ڕاستەقینی خۆی بنێتە پەرلەمانی عێراق. مامۆستا بە کورتی دوای پرسیارمان کۆمەڵی دادگەری جیاوازی چێ لەگەڵ لایەنەکانی تر خەڵک بۆ دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدات. کۆمەڵ هەلسای دروستبوونیەوە تا ئێستاش لە ناو جەماوەردا بووە خۆیدا نەبڕیوە حیزبێک بۆ ڕازگۆ بووە سەرڕاز بووە دەمڕاز بووە خیانەتی نەکردووە نوێنەرانی لە هەر شوێنێک ببن خەڵک شەنازی پێوە کردوون لە هەر پۆستێک دیان نەبن ئەمین بوون دەستپاک بوون دلێر بوون بوێر بوون بدڵ سۆزانە ئیشی خۆیان ڕاپەڕاندیە ئەتۆڵە نوێنەری ڕاستەقینی خەڵک بوون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمد والصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم لو يدن بكم الإسلام يدين كذا همو تاوانو همو قناعك بدور بينو خرق بدين إسلام نبي بهيش أتي سرفراز نبي بخواي بهيش أتي سرناك من لدنيا ولا قيامة إلا بودين نبي إذا بآخرك حتى واري خول دارو بردو أو يبدا بخواي الأخير همو زرركن همو من أوي دن لو ديني بدور كمين زرركن ببيعك وحسابي براستي إن شاء الله دنقش بي أدينو بإذن خواي قورستان ما عندخي لدنيا ولا قيامة إن شاء الله. شورشی چاکسازی و ئاوەدانی ئەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی من شۆڕشی چاکسازی و ئاوەدانی ئەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی خێراتنی کاک ئازادی بەڕێز دەکەن بە خێراتنی ئەو برایانەکەن وەڵاهی بەڕاستی کۆمەڵی ئیسلامی خەرک ئەگەر بێزەمیرە نەکا لە خێر و چاکەی زیاتر لەو میلەتە هیچی نەبووە هەم لە ڕووی پەروەردە و هەم لە ڕووی بانگەواز و لە هەم ڕووەکان ینی ڕیز بەشی خاوین و چاکە ئەوانەیە کۆمەڵی دانا ئەگەر بەراوردیان دەگە خەرچی دیکە بکەی بەخوای زۆر زۆریان فەرقا خەرکشی ڕازگۆنە خەرکەشی بە ئەمەک و بە وەفانە یعنی سانی بەسە ئەوە چەند هەربژاردن بێن چەند بەلێنا بە خەرچە دەن ئەو فەرق و جوایزە ئەو هەم ناعەدالەتیە خەرک دەبی بزانی خەرک بە هاخەت پێ برێم خەرک ئەدی کەنجی تێگا کەنجین یعنی بەزانی هەموو جای هەربژاردن دێ سەر وحدەکان بە خەرچە دەن وحدەکانیش هەر ئەوەندەیە هەتا هەربژاردنی خەلاسە بی. بە خێراتنی جەنابت دەکەین ئێمە کە لە ناو کۆمەڵی دادگەریدا کۆبووینەوە تەماشا ئەکەین سەرکردەیەکی بوێری چاونەترسی نەگۆڕمان هەیە و ئەوانەی لە دەوری کۆبووینەوە هەموویان شایستن بەتوانان خاوەن بیر و باوڕی نەگۆڕن بۆیە شایستەی ئەوانە کە دەنجیان پێ بدرێ و بگەن بە شوێنی خۆیان و ئەو ئەمانەتیان پێ بسپێدرێ ئەو ئەمانەتە ئەمانەتێکە کە خوا لەسەر شانی ئێمەی دانایە و ئەبێ ئێمەش دەنگ بەو کەسانە بدەن کە شانازی بەو دینەوە ئەکەن. بسم الله الرحمن الرحیم پێشەچی بە خێراتنەوەکەم لۆیێ دەنگ بدەن بە کاندیدانی کۆمەلی ئیسلام کۆمەلی دادگەری ئینسانی خاوینن ئینسانی ڕازگۆنە ئینسانی پاکن ئینسانی بە هەلوێستن دایم دەگە عەقدانە دایم دژینە عەقن دۆستی عەقن خەرک داوا لە هەموو دۆست و خزم و برادری خۆکەم و دەنجیان پێ بدەن چونکە لە قیامەت سەربەرزە بن لە دنیایش سەرشۆڕ نابن لۆی خوای گەورە ئەفەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان يارمتي يقدي بدن لسا تساكا يارمتي يقدي مدن لسا قناع وتوانو خربو دوش بنايتي تەنها بەنای خوای گەورە بەڕاستی ئەو گڕوتینەی ئەو ئەندامان و ئەو لایەنگران و ئەو هەواداران و ئەو خۆشەویستانی ئێمە بە میوانی ئەچن بۆ ماڵیان وامان لێ دەکا ئەوەندە گەرم ببین
خەڵکی ئێمە زۆر گەشببینە تەفاعلوا بالخێری تەجیدوه خەڵکی ئێمە زۆر متەفائیلە زۆر سەرکەوتووە و جێگیرە بە ئیزنی خوای گەورە و چاوەڕێی مفاجعەی گەورەش دەبین ئینشاءالله. گەورەبوونی کۆمەڵ بەهێزبوونی کۆمەڵ سوودی بۆ چێ هەیە؟ گەورەبوونی کۆمەڵ گەورەبوونی یعنی ئەخلاق و جوانی و مزگەوتەکان و تەدریس و مامۆستا و حجرە و بەهێزبوونی کەرتی تەندروستە بەهێزبوونی عەدالەتە لە کوردستانی بەهێزبوونی سام و هەیبەتی ئیسلامیە لە ڕووی ئەوانەی کە دەیانەوێت تەربیەی ئیسلامی تێک بدەن لە خوێندن لە شوێنەکانی خوێندن لە مەدرسە و لە قوتابخانە و لە معهەدەکان و لە کولیەکان و لە هەموو شوێنەکانی تر. گەورەبوونی کۆمەڵ و بەهێزبوونی کۆمەڵ بەهێزبوونی دینی و ئیمانی خەڵکە بەهێزبوونی ئەمنیەتە بەهێزبوونی بەقوتبوون و دەوڵەمەندبوونی جیرفانی ئەو خەڵکێ بە حەلاڵی بە ئیزنی خوای بۆ خەڵکی کوردستان هەیە دەنجی خۆیان بە کۆمەڵ بدەن کۆمەڵ کورسیەکانی زیاد بێ لە ئەنجومەنی وێنەرانی عێراق. بەو پەڕی قەنەعەتەوە دەڵێم هەر کەسێک دەنگ بە کۆمەڵی دادگەری بدە قازانج دەکە لە لای خوای گەورە لە دنیاش چونکە لە لای خوای گەورە لێ بە عیبادە دەنووسێ لە قیامەت بۆی بە عیبادە دەنووسێ لە دنیاش دەبێتە سەبەبی ئەوەی ئەوە کاندیدانە بە ئیزنی خوای گەورە شتی چاک بکەن بۆ تەوتین شتی چاک بکەن لە بۆ گەرمبوونی ژیرفانی ئەو خەڵکەی چارەسەربوونی موچە بە ئیزنی خوای گەورە چکە بەڕاستی یەک نەفەری مەسام و هەیبەتی چەندەها خەڵکی ئەوانی هەیە چونکە ئێمە بەدەستی پاکەوە چوین و بە شتی چاکەوە چوین و بە دڵسۆزیشەوە چین و بەجێرەی شریعەتش ئەجوولینەوە خۆی ڕەب العالەمینش بەرەکەتی تێدەخا ئینشاءالله. کاتی ئەوە نییە دەسەڵاتدارانی هەرێم سزا بدرێن بەس نییە 34 ساڵە خەڵکە چەوسێننەوە کار بۆ خەڵک ناکەن وەکو پێویست. دڵنیام خەڵک لەوە تێگەیشتووە و جوانیش سزان دەدەن بە ئیزنی خوای گەورە ئەو زارش مەفاجعی دەبینین ئینشاءالله. پێشەشی دەستخۆشتان لێ دەکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان. وەڵای برانی بە ڕێزی خۆشەویست ئێمە لە کوردستانە ژین واقعی کوردستان تقریبان بۆ ساڵانشی دوور و درێژە دوو حزبی دەسەڵات دار بە هەموو شێوەیەک خەڵکی کوردستانیان چەوساندێتەوە. یەک لەو چەوسانەوە هیچ هاوکاری خەڵکی ناکەن بە سینگێکی فراوان بە دڵسۆزی بۆ موچەخۆرانی کوردستان بە هەموو شێوەیەک یانوێ بەس ژیرفانی خۆیان پڕبی خەڵکی ڕووقاتی ڕووی تێ بکە لە ڕابردوش ئەوە دیارە و پێویست بە ئەوەی ناکە بەڵگا بەس ئێمە داوا لەو خەڵکەکەن دەبێ ئەوەی تەجربەدار کرا و ئەوەی تاقی کراوەتە دووبارە تاقی نەکرد و تاقیکردنەوەیشی بەهەڵا بە زولمە و تعدا لە خەڵکی کردووە خەڵکانێکی دلسۆز هەڵ خەڵکێک هەر کاندیدێک کە ڕوو لە خوابی بێگومان زولمش لە خەڵکی ناکە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم کاندیدانی کۆمەڵی دادگەری سەر بخەن بۆ ئەوەی ڕوو لە خوان و ئیشەڵا هیوادارم لە داهاتوشدا ژیان و قوتی خەڵکی خۆش بکەن و خەڵکی لەو سەرمەساری و دەنگە ساڵیە دەربینن ژیانێکی خۆش و بەختەوە و کامەرانی فراهم بێنی ئینشاءالله. دژی زۆرداری و گەندەڵی دەواستێم پەیمان لەگەڵ خوا میللەتم دەباستێم دژی زۆرداری و گەندەڵی دەواستێم پەیمان لەگەڵ خوا میللەتم دەباستێم هەر لە هەموو خەباتم ڕانەواستێم سەر بەخۆی کوردستانە بانگەشەی لیستی کۆمەڵی دادگەری چی وای لە تۆ کردو بەی لێرە ئامادە لە خۆشە و سانازیان پێواکەمەوە کۆمەڵی دادگەری چ جیاوازیەکی هەیە لەگەڵ حیزبەکانی تر؟ زۆر جیاوازی هەیە کو جیاوازی نییە جیاوازی هەیە ئینشاءالله سەرکەوتووە بن ئینشاءالله نازیحە بن ئینشاءالله. چەندە دڵت بە کۆمەڵی دادگەری خۆشە داوای چ لە هاوڵاتیان وەلا زۆر دڵم پێ خۆشە شانەنازی پێواکەم چ داواکاریت لە هاوڵاتیانە دەنگ بە کاندیدانی کۆمەڵ هاوڵاتیانە دەنگ پێ بدەن دەنگ پێ بدەن ئینشاءالله پێی قورعانە پێ و دینی بدەن ئینشاءالله سەرکەوتووە بن ئینشاءالله نازیحە بن ئینشاءالله خوای گەورە ئینشاءالله دەنگا بە دەستینێنەوە زاراری ئینشاءالله سەرکەوتووە بن. ساڵانێک کە خەڵکی هەرێمی کوردستان لە ناخۆشیدان خزمەتگوزاریان پێشکەش ناکرێتن موچیان لە کاتی خۆی پێ نادرێت کاتی ئەوە نییە کە خەڵک دەسەڵاتدارانی هەرێم سزا بداوە دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدا. بەێ وڵای پێویستە دەنجی خۆیان پێ بدەن و گەندەڵیە نەمینێ ئەو ناخۆشی و نەعازێتە نەمینێ ئینشاءالله
خەڵکەکە هەموو دەگەڕێتەوە دەنجی خۆ بە کۆمەڵ دادگەری دەدا و کۆمەڵ دادگەری زۆر باشە و لۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت و هێتی مەکان و هەموو خەڵکەچی زۆر زۆر باش تێدا. چیت لە کۆمەڵی دادگەری بینیوە لە هاوکاریکردنی خەڵکی هەژار کەم دەرامەت؟ وڵا زۆرم شتێ دیتێ زۆر باشن ئەو فەقیرانەی ئەو خانی و شتیانە و دروست دەکرێ و ئەو هەموو شتی زۆر باش دروست دەکرێ و یارمەتی خەڵکی دەمداری خەڵکی زۆر پەروەردە دەکەن و فێری شتی باشیان دەکەن و زۆر شتی باشم تێ دیتە. سەرەتا بسم الله الرحمن الرحیم بەرنامەیان قورعانە و لە بەرنامەی پەیام و هەر قسەیەکی ئەکەن ئەڵێن بسم الله الرحمن الرحیم لە وەختی بانگیدا تێبانگ ئەدا بەرنامەی برین هاوکاری غەزەیە کە سندوقەی بەخشینیانە هەیە هاوکاری فەقیر یەکەن هەژاری خانی لەدایکە هێتی ما ئەکەن کاندیدیانشین بەڕاستی مەلایە و جیاوازیەکیان هەیە لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ حزبەکان؟ وڵا جیاوازیان زۆر زۆرە وڵا ئێستا ئەو پارە و نەفت و لەوە دەستی پارتی وێچێتە لەوە دەستی وابایە هەموو خەڵک ساحب خانوە بوو گەنجنی تینا پاریان ئەبەخشی هەموو شتیان خەڵکیانێک کە خەڵکی کوردستان خزمەت گوزاری وەکو پێویست پێشکەش ناکرێ موچەیان پێنادە پێویست نییە خەڵک لە ڕۆژی دەنگدان دەستەڵاتداران بەرێ وڵا بەرلا لە هەندێک چاکن سەزایان بدەن دەنجیان پێ نەدەن دەنجێ بە کۆمەلی ئیسلامی بدەن ڕاستگۆنە بەڕاستی دەستپاکن. لەقاوە ڕوورە و جۆش و خرۆشە بەهێزی بیر و باز و هەست و هۆشە لەقاوە ڕوورە و جۆش و خرۆشە بەهێزی بیر و باز و هەست و هۆشە بە دڵسۆزی و بە خەمخۆری بەڕێز و خۆشەویست ئەوەی بینیتان گەرم و گوڕی ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان بوو لە قەزای خەلیفان کەوا شەو ڕۆژ کارەکەن بۆ ئەوەی کاندیدانی کۆمەڵ و لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 سەرکەوتوو بێ و دەنگێکی زۆر بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ڕۆژی 11 بەدەست بهێنن. کادیرانی کۆمەڵ شەو ڕۆژیان خستۆتە سەریەک هەر لە سەردانکردن و سەردانی ماڵ بە ماڵ و بانگەشەکردن لە شار و شارۆچکەکان هەروەها لە ڕێگای تەلەفۆن هەروە هەڵواستنی پۆستەر و فلێکسەکان. ئەوەی من ئەبینم ماندووبوون لە کادیرانی کۆمەڵی دادگەری کوردستان نابێنم زۆر بە گەرم و گوڕی کارەکەن لەم هەڵبژارنە و ئومێدیانەکەوە کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان کە کاندیدیان کردوون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق دەربچن و دەنجی پێویست بەدەست بهێنن تا بەگەیشتنی سەربەخۆی کوردستانە مەباسە سەربەخۆی کوردستانە مەباسە من کۆمەڵی دادگەری کوردستانە خاوەن خەرمانی سەروەری داستانە شنەی شەماڵی گەرمیان و جێستانە ڕەنجی خاکە بەیانی شەهیدانە ڕەنجی خاکە